سڵاو لێوە ولا بینەرانی هێناڵی دیارە ئێمە ئێستا لە ناحیەی قەسرێن سەنتەری ڕۆشنبیری قەسرێ بە هاوکاری دەستگای ستاندارد خولێکی پەرەپێدانی ڕۆشنبیری و سیاسیان پێشکەش کردووە لە سەنتەری ناحیەی قەسرێ بۆ ژمارەیەک گەنج و لاوی ئەم ناحیە من بۆ زانیاری زیاتر دەچمە لای مامۆستا مەسعود ئەگەر بێت تێرە ئوستاز ئامانتان چ بوو لە ئەم خولە کە خولێکی پەرەپێدانی سیاسیە ئامانتان چی بوو تاکەی بەردەوام دەبێت؟ بەناوی خی گەورە و میهرەبان ئەو ناوچەیە هەست دەکەین ئەوی برادران لێرە باسی متبوونیان کرد دەسەڵات زۆری حەز لێیە ئەو میلەتە متبی ئەقلی دواکەوی کۆمەڵگە تێک بڕوخێ ئەخلاق نەمینێ بەرگری نەمینێ تا تەمەنە پیسەی درێژە بچێشی وێ دەبینین NRT دادەخا ڕۆژنامە نووس دەگری دەستگای ستاندەر نایلی جێگە و پێگەی هەبی ئەوە معنای وەیە گەندەڵکاران لە مەکتەب سیاسی و لە دادگا و لەو دام و دەستگایانە ناترسێن لە پەرلەمان ناترسێ بەڵام لە چ دەترسێ لە ئەعلام دەترسێ لە ڕای گشتی دەترسێ ئەم هەراز دەکەم قسەکە لەوە بکەم سەرکردەیەکی زۆر گەورەی کوردستان برایەکی شتێکی خراپی کرد بوو بە گۆپاران لێیدا گوتی ئەوە ئەگەر گەیشتە ڕاگەیاندن نەیگوواگە گەیشتە مەکتەب سیاسی یان گەیشتە پەرلەمانیان گەیشتە دەرگا زۆر پێی مهم نەبوو ڕاگەیاندنی پێمی بۆیە ئەو جم و جۆڵانە کە ئێمە دەیکەین لەو ناوچەیە ئیشاڵڵا لە ناوچەکانی تری شیلا دزێ و ناوچەی بارزان و ناوچەی بادینان و هەولێر و زۆر شوێنی تریش ئەو چاڵاچێن دەکەین ئێمە چاڵاچەکانمان دژی هیچ لایەک نییە بەڵام نامانەوێ عەقلی میلەت بگەڕێتەوە دەمانەوێت ئەو میلەتە گەنجانمان وەک خۆی تێی بگەنەوە میلەتکە دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان دەسەڵاتێکی ئەوەندە شازە وەکو برێی لەو نمونێ نییە و بەجێماوە بۆیە گۆڕانکاری هیچ شک و گومان نییە گۆڕانکاری دەبی ئەمەش حەزەکەین ئەو گۆڕانکاریان لەسەر دەستی عەقڵمەندان بکرێت چکە لەسەر دەستی تونڕەوان بکرێت ڕەنگە تێکوپێکی دەشێوێن ڕەنگە چۆن ئەوان ئەو میلەتیان تاڵان کردیا ئەوانش ئەوە تاڵانیان دەکەنەوە ئەمە نامانێ ئێمە دەمانێت دادگایەکی عادیلانە یان بە خۆیان ئەو ماڵ و سامانە زۆرەی کە بردیتیانە دەرێ بیهینەوە و بە پێی هەموو تەقریرەکان لە 150 میلیارد دلار زیاتر ئێستا لە دەروێ ئەوان هەموو بێتەوە کوردستان ئەو کوردستانە جارشکە دەبتەوە بەهەشت کە ئێستا کرایتە جەهەنەم هەموو وەکوبری ئامانجەکانمان ئەوەی ئامانجمان زیادکردنی هیچ ڕقم نییە یعنی ڕەنگە خەڵکە گوە بزان ئەمە لە جم و جۆڵک داین بۆ لیستێک یان بۆ حیزبێک ئەوە دەشبینن شتیوانی ئەمە دەمانەوێ طبقەی مەزلوم یەک بگری چۆن طبقەی زاڵم ئێستا خۆی ڕێزەکانی خۆی تند و تۆڵ کردیا زۆر ڕێکوپێکە دەری هەندەسەیە ئەمە دەمانێت طبقەی مەزلوم کە طبقەیەکی حەقە ئەوانش خۆیان ڕێک بێخن بێ ئەوەی ئیحتیکاچیش ببی ئەمە پێمان وایە طبقەی مەزلوم بە هەموو جەماعەتەکانی وێ ئەوی پێی دەگوترێ بەرەیگەل گە بەس خۆی ڕێک بخات دژمنایەتی هیچ لاژنەکە طبقەی زاڵم بەخۆی دەپوچێتەوە یان دێتەوە حەزمی خۆی دێتەوە حەزمی ئەمەش مانعمان نییە حیزب ئێستا دەیان کورسی هەیە لە ئەسڵدا حەقی چکە نابی طبقەتی زاڵمی فاسد لە کوردستان 56 کورسی بینی 7 کورسی بینی دەبی 3 کورسی بینی لە 3 کورسی زیاتری هینە معنایە ئەو میلەتە نەخۆشە دەوی بە خۆدا بچین ئامانسان ئەوەیە تاکی کورد هۆشیار بکەنەوە لەم بارودۆخی هەرێمی ئەرچی سەرشانمان یەکجار زۆر قورسە هەمەلایەنە یعنی وەرە مەیدانی علمی ئەرکمان لە سەرشان نییە وەرە مەیدانی سیاسی وەرە مەیدانی قان وەرە مەیدانی نیشتیمانی مەیدانی یهادەی تاک لەبەر چی نەکەر ئێمە ئێوەش ئەو دەستگایە جوانەی ئێوەی NRT دەستگایەکانی تر لەبەر ئەوەی دەسەڵات لە تێکدانی کۆمەڵگەیە لە هەموو ڕۆکان ئێمەش هەرچەندە ئەرچی ئێمە نییە ڕەنگە ئەرچی لای تریژی بەڵام لەبەرەوەی زۆر تاریە زۆر مەترسیە لەبەرەوەی بوویتە ئەرچی سەرشانی هەموو لایەکمان مامۆستا بەڵێ دیارە وەک مامۆستا ئاماژەی پێکرد ئەوان ئامانزیان لە یەخستنەوەی تاکی کووردا هوشیارکردنەوەی زیاتری تاکی کوردە سەرەتا لە ناحیەی قەسرێ لە سەنتەری ڕۆشنبیری قەسرێ دەستیان پێکرد دەیانەوێت بەردەوام بن بۆ پارێزگای دهۆک بۆ سنووری بادینان بۆ هەولێر دەیانەوێت لەم ڕێگەیەوە تاکی کورد هۆشیار بکەنەوە کە ئەم حکومڕانی کە لە هەرێمی کوردستان دەگوزارێت بە شێوەیەکی باش نییە دەیانەوێت باشتری بکەن یاخود چۆنێک بێ هاوڵات و تاکی کورد هۆشیار بکەنەوە لەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان دەگوزارێت دەگەڕێمەوە لای ئێوە